خێرەکە وەڵام من حەزەکەم بەبیدەنە هاتیم ئەی قەیناکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی ئەنا وەکافیل اليەتیم کەسێک کە کەفالەتی یەتیمەکە وەکو ئەو دوو پەنجە کە هیچ شتێک لە بەینیانیە لە بەهەشتا لەگەڵ ناوە ئەی گەنجێک کە ژن ئەهێنێ و پارەی نییە ئەی خوشکێک کە شووی کردووە حەفازە و شیری بۆ مناڵەکانی نییە بۆیە تۆ لەگەڵ چی معاملەکەی وەڵام من نایدەما کەسێک ئەگەر مەسەلەن گەنج بێ و تااقەتی هەبێ گەنج و تااقەتە بەس ئیشی نییە ئەخە خێزانی تەلاق ئەدا یاخود وەڵام من خێر ناکەمە کەسێک مەسەلەن جلی جوان لەبەرکە ئەی خۆ بەڕووتی ناگەڕێ يحسبهم الجاهل أغنياء من التعفف 100,000 هەیە کابرا چووە قاتی کردووە بە 50,000 لەبەروی خەڵک نەڵێ سوال کەرە سوال ئەکا لە ڕووی نایە بێ لە ناو مزگەوتەکە ئەگەر نا سینگی خۆی هەڵدڕێ هەموو عالم ئەزانێ ئەمە پیاوە چی وەزعێکێتی کاتێک کە خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە داوای ئارامگرتنی لێمان کردووە إنه من يتقي ويصبر هەر کەسێ پارێزکار بێ بەرامبەر خوای پەروەردگار و ئارام بگرێ بێگومان خوای پەروەردگار سبحانه وتعالى ئەجر و پاداشتی خەڵکی مصلح و چاکساز هیچ کاتی ڕزایە ناکە ئەمە یەکێکە لەو نیعمەتانەی کە ئینسان پێویستە وابەستەی چاکەکردن بێت و لەگەڵ چاکەکردنەکە ئارامگر بێ لەگەڵی ئەو کاتە خوای پەروەردگار ئەجر ڕزایە ناکە ئەگەر هات و تو چاکەت کرد و ئارامت نەکرد لەگەڵ چاکەکردنەکەیە ئەو کاتە ئەڕۆی ئیشەکانی خۆت بۆ خەڵک باسەکەی سەری خەڵکی ئێشێنی کاکە مزگەوت دروست کردو خەڵکەڵی ئێبرا بۆ خۆتت کردو خۆ بۆ من نەکردو ئەمراکەی بۆ خۆت ئەیکەی خێر ئەەکەی بۆ خۆت ئەیکەی کاکە گیان تۆ بانگەوازی خەڵکەی بۆ ڕێگەی ئیسلام کاکە بۆ خۆتت کردو خۆ بۆ من نەکردو هەر ببینە جار وایە کەسێک لە بەرچاوت و هەندێ شت ئەڵێ هەل لە خۆتەوە مەقامی لات بچووکە بێتەوە بۆیە ئیاکە ئیاک کورە ئاگا لێبێ بۆ خاتر خوا شت خۆ لای خەڵک باس مەکە چکۆم خەڵکی کۆمەڵە معاناتێکی هەیە ئەوەی کە بەلای تۆ موهیمە خەڵکی هیچ کاتێک گوێی لێ نییە بۆیە خوای پەروەردگارە فەرمێ أولئك يؤتون أجرهم مرتين بما صبروا ئەو کەسانی کە ئارامەگرن دوو جار خوای گەورە پاداشتیان دەداتەوە ئەوانەی کەەوەها ئارامەگرن لە ژیانی دنیا ئارامگرتن بە ئایەت سەلمێنراوە کە هیچ کەسێ نییە ئارام بگرێ ئیلا خوای پەروەردگار چەند قات و چەند قات پاداش تێداتەوە پێت خۆشە 1000 دینار بکەیتە خێر خوا بۆت کاتە 700,000 پێت خۆشە بۆت کاتە 7 ملیۆن پێت خۆشە بۆت کاتە 7 ملیۆن پێت خۆشە بۆت کاتە 7 ملیار پێت خۆشە ئەمرێکت کردووە بە 100 ئەمرە بۆت بنووسێ پێت خۆشە ڕۆژێک ڕۆژوت کردووە بە 80 ساڵ بۆت بنووسێ پێت خۆشە چاکەیەکت کردووە خوای پەروەردگار بە ئەندازەی خەڵکی سەرزەوی خێرت بۆ بنووسێ خوای پەروەردگارە فەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ئیتر عەدادی تیان نییە کەواتە خوای پەروەردگار یەکێکی خۆشویست ئارامی گرت ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێ بەبێ شومار ئیتر تۆ ڕەنگە حەزکەی 1000 دینار بکەیتە خێر و 700,000 بۆ بنووسێ کە خوای گەورە تۆی خۆشویست دڵنیا بە حیسابت لەگەڵ ناکە چکۆم حیساب حاشا لە خوای پەروەردگار سبحانه وتعالى کە ئەوە قەت لە مقامی ئەوانەیە حیسابات لای خەڵکی ڕەزیلە حیسابات لای خەڵکێکە کەوەها لێی کەمە بێتەوە الله سبحانه وتعالى لێی کەم نابێتەوە هەموو خەڵکی بکاتە بەهەشتەوە ئیزدیحام دروست نابێت لە بەهەشت هەموو خەڵکیش بکاتە جەهەنەمەوە ئیزدیحام دروست نابێت لە جەهەنەم کەواتە خوای پەروەردگار دەوڵەمەندە غەنی علی العالەمین زۆر دەوڵەمەندە لەسەر خەڵکی لەسەر زەوی جن و ئینسان و جنۆکە و هەموو ئەو تەیر و تورانی دروست کردووە خوای پەروەردگار إذا قضى أمرا فإنما يقول له كن فيكون بۆیە فەرمێ إنا كل شيء خلقناه بقدر هەموو شتێکمان بە جوانی بەڕێک و پێکی دروست کردووە زۆر گرنگە تۆ بزانین لەگەڵ چێ معاملەکەی خێرەکە بۆ مزگەوت وەڵا بۆم بدەنە شیش مەیدەنە بلۆک بۆم بدەنە گڵۆب مەیدەنە ئەوە یان خێرەکە وەڵا من حەزەکەم بەس بیدەنە هاتیم ئەی قەیناکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەنا وەکافیل اليەتیم کەسێک کە کەفالەتی یەتیمەکە وەکو ئەو دوو پەنجە کە هیچ شتێک لە بەینیانیە لە بەهەشتا لەگەڵ ناوە ئەی گەنجێک کە ژن ئەهێنێ و پارەی نییە ئەی خوشکێک کە شووی کردووە حەفازە و شیری بۆ مناڵەکانی نییە بۆیە تۆ لەگەڵ چی معاملەکەی وەڵام من نایدەما کەسێک ئەگەر مەسەلەن گەنج بێ و تااقەتی هەبێ گەنج و تااقەتە بەس ئیشی نییە ئەخە خێزانی تەلاق ئەدا یاخود وەڵام من خێر ناکەمە کەسێک مەسەلەن جلی جوان لەبەرکە ئەی خۆ بەڕووتی ناگەڕێ يحسبهم الجاهل أغنياء من التعفف 100,000 هەیە کابرا چووە قاتی کردووە بە 50,000 لەبەروی خەڵک نەڵێ سوال کەرە سوال ئەکا لە ڕووی نایە بێ لە ناو مزگەوتەکە ئەگەر نا سینگی خۆی هەڵدڕێ هەموو عالم ئەزانێ ئەمە پیاوە چی وەزعێکێتی
هەتا بە سەراتێکی خۆش ڕۆژێک کابرای پێم وت پارەت پێویست نییە، وتی مامۆستا بە پیکاب بیبە، بە پیکاب من بەشە داهاتە بەرچام لە کۆتاییەتی 200,000 بە قەرز بەرێ. ئەمە یعنی معاناتی کەسێکە کە لە ژیانی دنیا زۆر جار خۆی دەوڵەمەند پیشانەدا، بەڵام لە ئاسڵا دەوڵەمەند نییە. بڕوات بێ ئینسانی وا هەیە بە 6 مانگ عیادەیەکی پێویستە نەڕۆیشتووە لەبەرەوەی تەکلیف لە خەڵک نەکا. خۆشە هیستەکەم تۆ کاتێک کە خێرەکەی ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب، کورە حیساب لەگەڵ خوای پەروەردگار مەکە. چ شتێک دەرگەی خێر بوو دەرگەی خێر بۆ خۆت بکە. ئین ئەحسەنتم ئەحسەنتم لئەنفوسیکم، تو چاکاکەی بۆ خۆتێکی هەموو سەرەت و سامانەکە لێک شوێنێکا ببەخشی خوای پەروەردگار دەوڵەمەند نابێ. بەڵام کاتێک کە تۆ خێر و سەدەقا ئەەکەیتە کە سوکارەکەی خۆت ئارامەگری لەسەر ئەوەی کە دێ داوات لێ ئەکا ئیشی موسڵمانێک ڕائەپەڕێنی. بۆیە مەبەستەکە لێرە لە سەبرە ناچمە ناو تەفاسیلی ئیشەکەی ترەوە، بەڵام گرنگە وەیە بزانی خوای پەروەردگار حیسابت لەگەڵ ناکە، تۆش حیساب مەکە. ڕاستە شتێک لە شتێتر خێرترە، ڕەنگە بیرێ بکەی خێرتر بێ، ڕەنگە زەوی مزگەوتێ بکڕی خێرتر بێ، بەڵام ئەگەر گڵۆپێک مزگەوتێ دروستکەی گڵۆپیتیانە بێ خەڵک ئەشکەوتی بۆ چییە؟ بۆیە حیساب لەگەڵ خوای پەروەردگار مەکە، هیچ کاتی ڕەزیل مەبە، ببەخشە و ئەو بەخشی نشوا لە تۆکە کە بە ئارامگریەوە ئەبەخش. ئیتقانت هەیە لە ئیشەکەیە، سەبری لەسەر ئەگری خوای پەروەردگار بۆت زۆر ئەکە.